لە گەڵا و قەد و ڕەجی بەشێک لە ڕووەکەکان جیادەرمانی دروست دەکرێت. ئێستاش لە هەرێمی کوردستان بازاڕێکی فراوان و پان بۆ فرۆشتنی ئەم جیادەرمانیانە بەرچاو دەکەوێت. ئێمە لەم بەرنامەی ساڕێژ دەمانێت بپرسین تا چەند لە ڕووی زانستیەوە ئەو جیادەرمانیانی کە ئێستا هەیە سوود بە جەستەمان دەگەیەنێ. ئایا هەموو ئەو جیادەرمانیانی کە ئێستا لە بازاڕەکاندا هەن بە سوودن یان لەوانەیە هەندێک جار زیانمان پێ بگەێنن؟ ئەم جیادەرمانیانە دەتوانن ببنە جێگرەوەی سەردانکردنمان بۆ لای پزیشک و نەخۆشخانەکان لە کاتی نەخۆشکەوتنمان؟ لەگەڵمان بێننەوە بۆی وەڵامی ئەو پرسیارانە وەربگرین. مرۆڤ وەک سەرچاوی خواردن و تام و بوون بۆ خواردنەکان یان وەک پێداویستی جوانکاری یاخود بۆ مەبەستی پزیشکی سوودی لە ڕووەکەکان بینیوە. ئەوەی لێرە مەبەستە باس بکرێ بەکارهێنانە پزیشکیەکانە کە هەر لە دێر زەمانەوە مرۆڤ لە شوێنە جیاجیەکان بە درێژایی هەزاران ساڵ ڕووەکی بۆ مەبەستی چارەسەری نەخۆشیەکان و ڕزگاربوون لە ئازار و پەستانە دەرونیەکان بەکارهێناوە. ڕووەکەکان پێکهاتەی کیمیایی زۆریان تێدایە کە کاریگەریان لەسەر جەستە هەیە و هەندێک لەو پێکهاتانە کاریگەری دەرونیشیان هەیە، بۆیە دەبێت لە کاتی بەکارهێنانیان چوەک خواردن یان بۆ مەبەستی پزیشکی ڕەچاوی ڕێژەی ئەو پێکهاتانە بکرێت تاوەکو بە نەزانی خۆمان تووشی کێشە تەندروستیەکان نەکەین. خەڵکانێکی زۆر ئێستا ڕوویان لەو شوێنانە کردووە کە ئەو کەرەستە و دەرمانانە دەفرۆشن بە ڕێژەیەکی بەرچاو بەکاریان دەهێنن، جا لەبەر هەرزانی نرخەکەیان بێت یان لەبەر ئەو هەڵە تێگەیشت نەبێت کە ئەو مادانە بێزیانن، لەبەر ئەوەی سەرچاوەی سروشتین یاخود بە ئاسانتر بەدەست دەهێنرێن. هەروەها بەبێ دڵنیابوون لە جۆری ڕووەکەکان و بەبێ زانینی ڕێژە و پێکهاتەیان خەڵکانێک خەریکی بازرگانی پێوەکردنیانە. یەکەم وێستگەی گەڕانم بە دوای زانیاری لەسەر جیادەرمانی ئەوانە هاتوومەتە لای سەرۆکی کۆمەڵی ڕووەکناسانی کوردستان کە بە هەمان شێوە خۆشی ئەم پیشەیەەکە. کاک ئیسماعیل لە شوێنەکەی خۆی چەند پرسیارێکی من وەڵامەیەتەوە دەربارەی ئەو زانیاریانی کە لەسەر جیادەرمانی هەیە و لە ڕووی زانستیەوە تا چەند خەڵک بتوانێت سوود لە بەرهەمەجیاییەکان وەربگرێ بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشی. ئیسماعیل بەیانی باش، حاڵ باشە، سحەت باشە، سەلام بۆ خەریکی خوێندنەوەی چیت؟ وەڵا خەریکی کتێبینە کە باس لەسەر ڕۆکی پزیشکی دەکات و سوودەکانی و ناو و سیفات و تێبینەکانیشی کە بۆ چێ بەکارنایێت. زۆر باشە. ڕووەکی پزیشکی مانای چیە؟ ینی ئەم ڕووەکانە دەرمانن یان لە بەشداری لە دروستکردنی دەرمانەکەن؟ ڕۆکی پزیشکی لە هەندێک حاڵە دەبێتە دەرمان، لە هەندێک حاڵەش دەبێتە تەواوکەری دەرمان و زۆربەی لە دەرمانەکانیش لە ڕۆکی لە ڕۆکەوە دەگیرێت. لە 160 ئەو دەرمانانش کە لە سەیدەلەکان دەفرۆشێت سەرچاوەکەی ئەو مادە کاریگەری کە هەیە لە ناو دەرمانەکان هەر لە ڕۆکە وەرگیراوە. یعنی ئەگەبەی سەرەوە چەند سەد ساڵێک پێ ئێستا هەموو مرۆڤایەتی هەر ڕۆکی پزیشکی بەکارهێناوە. زۆر باشە. ئێستا ئێوە خۆتان بە جێگرەوەی دەرمان و پزیشکی دەزانن یان ئێوە خۆتان وەکو چۆن تەمسیلەکەن؟ ئێمە دەڵێ نە تەواوکەری دەرمان. بێسەنانێک حاڵەتی ئێستا زۆربەی لەو حاڵەتان دەبینی هەتا لە دەرمانخانەکانیش ئەو دەرمانێک کە بەکاردی بۆ سەرن بۆ منمە بۆ میزەڕۆ زۆربەی دەبینی سێدەکەی جیاییە بۆ بەردی گورتی لە جیاییە. زۆر لەو دەرمانەی کە بڵێن تەواوکەری خۆرەکان تەواوکەری خۆراکەکان کە لە دەرمانخانەکان دەفرێت زۆربەی سەرچاوەکەی هەم دەسێ سەر ڕۆکی پزیشکی جیاییە، یان دەبین لە ئەوەی خۆراک وەرگیراوە. جا کە دەڵێن ڕۆکی پزیشکی ئەو ڕۆکات چ جیا بێ چ ڕۆک بێ چ بڵێن معادنیش هەر کە تەبیعی ئەوش هەموو دەگرێتەوە سەر شتی سروشتی. کاک ئیسماعیل لە ڕووی زانستیەوە ئێوە پشت بەچی دەبەستن لە ئیشەکانتان؟ ئەگەر تەماشای سەرچاوی زانستی ڕۆکی پزیشکی بکەیت هەر ئەو سەرچاوە بڵێن زانستانەیە وەکو بڵێن
دەستوری ئەمریکی بۆ دەرمانی جیایی دەستوری ئەڵمانیمان هەیە دەستوری هەتا FDA ئەمریکی و ئەو خولە زانستیانەی کە لە وڵاتان ئێمە دەیبینین و ئەوەی کە بڵێن بۆ خۆمان بڵێن ئەو چەماوەی کە بڵێن لەسەری وەکو بڵێن ئەزمونمان هەبووە چەندەها ساڵە 20 ساڵە ناو کارەدای ئەوە هەمووی تەبعاً سەرچاوی زانستیە کە ئێمە پشتی پێدەوەستی کەواتە زیاتر پشت بە زانستی وڵاتانی پێشکەوتوو بەڵێ و ئەی زانستی خۆمان کوردەواری هیچ لەسەر بڵێ ئەویش هەمانە بەڵام ئەتۆ شتێک کە مەسەلەن کۆنە لەوانەیە ئێستا کۆن لێکۆڵینی لەسەرکراوە بەڵام تەماشا لێکۆڵینی ئێستا دەکەی لەوانەیە ئەو لێکۆڵینی ئێستا جیاواز بی یان شتێکی نوێبی یان مەبەست ئەوەیە لەسەر زانستی ڕۆژی خۆمان ئێشتا لێکۆڵینەوەیکی لەو ئاستەنەکراوە مقارڕ کەمە بە لەبەرەوەی لە دەرەوە لەوانەیە ئێستا مەسەلەن بوون من نزیکترین وڵات ئێران لەبەرەوەی تقریبا نزیکەی 9 ساڵە کۆلێژی ڕۆکی پزیشکی کراوەتەوە کە 9 ساڵ کراوەتەوە حتمما لێکۆڵینەوە زیاتر لەسەر دەکەی لە وڵاتێک کە نەبێ زۆر باشە ئێوەکو کۆمەڵە تا چەند ئاگاتان لەو شوێنانە هەیە کە دەرمانی جیایی دەفرۆشێ بەس پێشوی وەڵام بیتەوە حەزم لێ لەگەڵمان بچین چەند شوێنێک بەسەر بکەینە بە تایبەتی ئەو شوێنانی کە لە ڕووی فەرمی و هەر ئاها دانراون دەرمانی جیایی دەفرۆشنە خەڵکەکان باشە ئیسماعیل ئەو کەسانی کە ئەم پیشەیە دەکەن وەکو بڵێن ئیشی جادەرمانی ئەوانە دەکەن کێ دەتوانێت ئیشانەکە کۆنتترۆلی ئێوە کۆمەڵە چیە لە سەریە ئێمە بەخۆت دەزانانی و کۆمەڵی ڕۆژناسانی کوردستان سێ شارمان هەیە خۆ دەزانی لە شارێکیان برین بە پرسی ئێمە دەکەیت لە هەرێمی کوردستان کوردستان سێ شار لە شارێکیان پرسیمە دەکەیت لە شارێکیان هەر کەس بە خۆی دیکە مەسەڵەن هیچ ڕێنماییەک نییە لە شارێکیان وەزارەتی تەندروستی ڕێپێدادا سێ جۆر ڕێنمایی هەیە بۆ سێ جۆر ڕێنمایی هەیە بەڵام ئێستا ئەساس وەزارەت دەوێت ڕێکی بخات ئەگەر ڕێ بخێتە ئەو کێشانە کەم بێتەوە نەمێت ئەو کەسانی کە لە ناو بازار و لە شوێنەکان لەسەر مێزێک کە ئێستا لێرە چەندانێک لێداوانێت سەردان بکەین ئەوانە هیچ ئێوە وەکو کۆمەڵی ڕۆژناسان دەیان ناسن دەزانن ئەوە شوێنانە هەیە یان نییە ئەمە دەزانی هەندێکیان بڵێن ئەندامی ئێمە ڕێنماییشمان پێداون هەندێکیان بڵێن لە کۆنەوەیان تازە و دەئیشەکە دەکەن ئەوزە کە پێ دەڵێ ئەمن وڵاوەکو عتار دەیکەم یا وەکو بخۆم بەسە من بەهارات دەفرۆشن ئیتر هەیە بەڵام لە ژێر چادێری دانین زۆربیان باشە ئەو خەڵکانی کە سەردانی ئێوە دەکەن زیاتر لە بۆ چ نەخۆشیەک سەردانتانە زۆربەی بۆ جوانکاریە مەسەلەن بۆ لە کەوپەڵی دمچاوە بۆ نەخۆشی قۆڵۆن دێ بۆ بەردی گورسیلە دێ بۆ نەخۆشەکانی بڵێن میزۆرۆ ئەوە کواندام یێرە زۆربیان دێن ئەو جۆرە چارەسەریانە ئێوە دەیان دەنێن بەڵێ ئێمە پێیان دێن بۆ مەسەلەن زۆر جاریش مەسەلەن دەبینی حاڵەتەکە ئەگەر لە ئێمە دەستنیشان نەکراوێت نەخۆشەکە تەشخیص نەکراوێت ئەمە تەحویلی دکتۆرێکی پسپۆری دەکەین کە تەشخیصەکە کرا ئیکاتە علاج پێ دێن یان زۆر جار دکتۆرەکە تەحویل دەکا بۆ ئێمە کە بڵێن بۆ دکتۆرەکە قەناعەتی پێ بێ یان دەرێ بڵێن ئەوکە بڵێ ئەمن تەنها بڵێن لەنوێ ڕۆژی فزیکی بەکاربێن ئێستا باشی چاوە باش کاگتن چۆنی خوبانە خاڵ باشی کاگە ئیسماعیل کاگەی و کۆمەڵێ مادەی لێرە لەسەر مێزەکەی دانا و دەفرۆشێ ئەوە وەکو لایەنی زانستی چەند لەم مادانەی لای کاک ئەیوب هەیە لە ڕووی زانستیەکەیەوە بالفعل ئەو سوودانەی هەیە کە لێرە لەسەر بۆردەکەی نووسیوێتی بەپێی ئەوەی کە کاگەیوب بڵێن 9 ساڵە دەرێ من لەو کار دەکەم زیاتر ئەو مەسەلەن احتیمال لانی ئەزمموی لابێت ئەزمموی لەسەر شتەکان هەیە بەڵام حتمما لە مەسەلەی پارکینگ و مەسەلەی بڵێن پاراستن ئەوانە ئێمە بڵێن ڕێنمایی تایبەتی خۆمان هەیە هەڵگرتنی شتەکان ئێستا بۆ نمونە ئەمانەی لە ناو زەرفادان ئەمە شێوەشی جوانە باشە کێشەی نییە ئەمانە بە کاگەی بۆ چییە؟ قەیتەران لە بۆ کلێ زۆر لە بۆ کلێ ئەمانە تاڕادێک لەو شوێنە بڵێن وەکو شوێنی بەهارات جاروێ لە دەرەوە دایدەنێ بەڵام ئەوانە کە پلێن زەیتەکان پەگەین کراوە پەنکان احتیادیە چکە بزانم لێرە تیشی خۆ لی نادا ئەوانە ئێستا ئەم جۆرە زەیتە ئەمە بۆچی بەکاردێ کاگەی کرێمە بەس ناوی زۆر بەکاربێ لە دە ڕۆژ 8 ڕۆژ زیاتر ناوی بەکاربێ 8 ڕۆژ بەکاربێ زیاتر نات دەبێت دومسای دەستێنی چی تێدایە پێکهاتەکەی چییە؟ ئەمەی کەمە معلوماتمان بێ ئەمە کۆمەڵێک لە کەمالیەتەکان ئەجا هەرێک و بە ناوێک دروستی دەکات
مادەی هایدروکینۆنی زیاتێ دەکەن هایدروکینۆن زیاتر دەکەن چ دەکە میلانی ڕادەگرێت کە میلانی ڕاگەر ئەو دومچاوە سپی دەبێت بەڵام کە میلانی گۆستا میلانی نما کە دوچوزی بەرخۆر ئەو دومچاو دەسوێت کەواوە بەڵێ نابێ زۆر بەکاربێ خەرک دەفروشەکەنا من نایفروش بەڕاستی خەڵکیش دەکات لەسەرەوەیەوە ئامادە بکرێت بەڕاستی زۆر باش تۆ بزانی بوت کۆمەڵەیەک هەیە بەناوی کۆمەڵی ڕۆگناسان پێشتر سەردانم سەردانم نەکرد ناوەڵی درۆ بکەم سەردانم کردی نەسیبە نهاتوە دێری لەناو بازاڕە کوردەواریەکانە پیشەیەک هەیە پێی دەگوترێ عەتاری بەهارات و زەردەچەوە و ئەو پێداویستی خۆراکیانی لێ دەفرۆشێ بە هەمان شێوە بەشێکیان کۆمەڵێک ڕۆکی پزیشکی یان جادەرمانی دەفرۆشن دەمێ بزانم کۆمەڵی ڕۆگناسان لەسەر ئەمان چ وتەیەکیان هەیە ئایا هەموو ئەوانەی کە ئەم جۆرە کاراکەن دەتوانن جادەرمانیش بفرۆشن بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان؟ کاک حەدی جەنابەت کە ئەو ڕۆکانت کە ئێستا مەسەرەن کەسێک دەی خەڵک زیاتر لەوانەیە بەخام داوای چەند گرام لێ دەکات ئایا زیاتر ئەو کەسانی دێن بۆ زیاتر سەردانی جەنابەت دەکەن بۆ بە چەند وەستێکی زۆر بەکاردێن لەکنەما نەخۆشی قۆڵۆن باوە نەخۆشی شەکرە باوە نەخۆشی با بڵێن قورگ ئەفلەوەنزە و شتیوە ئێستا با بڵێن سەرمایە و مەوسمی زستانە ئەوانە زیاتر دێن دەبن و لەگەر قژ هەڵوەرین و ئەو شتانە زیاتر ئەمڤلۆزای ئێوە چی پێ دەن لێرە ئێمە زیاتر بەڕاستی وەکو فرۆشیار تەعامل دەکەم نەک وەکو دەرمان دەمە خەڵکی يعني وكو درمان وكو شتكوا مساعدة شي ددين وكو مكمل غذائي بيضلن بعربي تواو كري خواردنا يعني بخوش هر خواردنا باصل وانا هي شكرايته او زفاكي هبي بابلن طربي يعني صوزوات وانا هي شكرايته وانا كبابلن دولمندن بفيتامينات و ببروتينات واشتانيها اما قلنا وكو معالج نينا تحليل لما خبير ترو باشتر هي تحميل يوانا لكن اگر جناب الكورين عطاري شيكا دواني سن صاله كوني ونيا صاله كارد كيلو بواروا تقريبا وكو جا درمان 15 صال زياتر شي باش عندك لعطار كان ضلين امدتين لا عطار عندي خلق بس لا عطار او سنامتشيا لناو كوملك جاتك لاو كان توشي اسهاليان دك او زعيب دبن ايه بلين بوتشوني جنابت اما هي سايد افكتك هي يعني سلبياتي شي لسلا شي انسان طبعا هم مشتكته او زياد خواردنوا سلبياتي خوي هي بلان مشكلك او خلقك يعني دستلاي عطار ناتي تلاي جادرمان مشكلك او يعني زوداي ناكاتو كابراك بابلين جادرمان او كوملا ريبيداوي دا ونصايحي كردي ودوراتي بو كردوتوا فيرشتي بدايي كردي اگر هموشي لنزاني شتي لبزاني دتي تلاي عطار شي بهارات فروش خوي كردي تا بابلين جادرمان وبناوي دكتور قصه دكا زاري وهي بناوي خبير قصه دكا زاري وهي اللي بندر يعني قليك بس دكاندارك ينقري او لبر بارك احتمالا بيزميري بكا بەڵام خۆ نەخۆشیش دەبێت سەقافەتێکی ئەوەندە هەبێ بزانی فەرق بکاتەوە ئەوە جیادەرمانیان بەهارات فرۆشە. سەرەتا من ساڵی 2015 وەزنم گەیشت نزیکی 100 کیلۆ لە 100 کیلۆی تێدەپەڕا هەندێک دوسێ مانگ تەمرینی ڕاضم کردووە ئیسفادێکی وام لێ نەدەکرد ڕەجیم و شتووە هاو یعنی زۆر کەس دایان گوت ئەو شتە بکە شتە زۆر ڕێگام تاقی کردەوە یعنی هەستم دەکرد وەزن بەرەبەرە زیاد دەبێتن هاوڕێک مەبلێرکانەوەتی جایەکەیە خۆت باوەڕ بە جایوتم چۆنە چۆنیە ناوەکەی وابزانم لە بازار کڕیم پەلکێک بوو پەلکێک وردە بوو نەک وردش کراوی شتێک لەگەتێکە پەلکێک زۆر تەبیعی دەم کوڵاند لەگەڵاو زۆر شتێکی تەبیعی بوو وەکو چایەکی لێ دەردەچوو دەم خواردەوە بە چا نەبوو لە چای ئێستا هەیە دەڵێن کەسکە زەعیف دەکەن پەلکێک بوو وەکو چا لەگە ئاوی گەرم مادێکی ڕەنگێکی لێ دەردەچوو دەتخواردەوە زۆر بەرداخی زیاتریش نا بەس لە ئاخرێکی کە پرسیم وتیان چێوتی ئەو خواردنێکە دەخۆی حەزم ناکەی یان حەل ناکەی یان ئیستیفادەی لەو خواردنی ناکەی یعنی فڕێ دەدەیەوە هەموو جیایەک کە گوتیان با بڵێن مولەیینە ناکاتەوەی دەکات لاوازی پێ دەکات لاواز نابی بەوەی ئللا مادەی دیکەی خراپی تێکەڵ دەکرێ و ئەوجا دەرێ مانجێ 5 کیلۆ 6 کیلۆ 7 کیلۆ آخر تووشی مزاعفات دێ تووشی ینی با بڵێن کەم خوێنی دێ تووشی کەم ئاوی دێ تووشی جەفاف دێ سلبیاتی گەلێک زۆرە. کاک ئیسماعیل لە ڕووی کوالیتی ئەو دەرمانە جیاییانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چەندی جێی گومانە کە لەوانەیە کوالیتیان باش نەبێت؟
بەخۆی ئەو دەرمانە کە داخل دەبن تەمان ئێستا زۆربەی بە کوالێت داخل دەبێت بەڵام زۆرێکی شەن کە بە کوالێت و نایە و بە قاچاق دێ و کە بڵێن گومانی لەبەرەوەی نایە گومانی خراپیانە دەکرێت و لە بازارە دەفرۆشێت. کەواتە دەرمانی جیایش ئەگەری ئەوەی هەیە کە زیانمان پێ بگەێنێت. بەڵێ مەقولەی عەرەبی هەیە دەڵێ الأعشاب إن لم ينفعك لم يضرك أو وتيك كذلك أجر درماني جايش سود بيدقيني زريان بيناقيني أما قولي غلطة لبوي جا كان تاكتاش شيء زاروايا مثلا بقول منما راجي بلك معناه بيدنا على قصوص أو رجع بلكا وكسك الشكري هي بيديتي شكري برز زكاته وكسك كوا بالبستو خويني هي بالبستو خويني برز زكاته كوات ليرة أجر تاك كان جا كان بتنها بلين زياني النبي أجر تتكلاود كرتي درمان أو احتمالي زياني هيك كوات دبي أو كسي كبكاري ديني بينما أشي زانستي هبي بزاني بوشي زيان بخشة بكاري يعني بوشي باشا بكاري بيني يعني دي بس أساسي شيء بينما أشي ساق بكاري بيني بلام أو درمان أنا كباس كل كواليتي هر إيمان أكو درمان جاي نافلو شيء بكو زور للسيدة كانيش زور درماني جاي دفروشن وزور درماني دفروشن ككواليت داخل نبوا لو أنا زيان بخشيش بيت کەواتە دەرمانی جایش ئەگەری ئەوەی هەیە نەخۆشیەکانمان خراپترکە و زرەرمان پێ بەڵێ ئەگەر لەسەر بنەمای زانستی بەکارنێ بەڵام ئەگەر لەسەر بنەمای زانستی بی وەکو دەرمانێتر هیچ زیانێت هیچ کاریگەریشی لابەلا دروست ناکە لە سەلاشەیە ئەوە نییە بۆ خۆم بچم دەرمانێک بکڕم و بڵێ مادام جاییە نەخێر ئیسفادێکمە حتمما ئێستا مەسەن ئەو جیان بەلای دەدەڕۆنەکە ئەو جیایە بە شێوەیەکی ناتەندروست بە شێوەیەکی هەڵە بەکاری بینی زۆر کەواتە تۆ ئەو کاتە لەوانەیە لەباتی قازانج و سوود گەیاندن بەلاشە زیانیش پێ بگات. کوردستان دەوڵەمەندە بە سەرچاوی ڕۆکی و پێکهاتەی سروشتی بەسوود کە پێشینانمان هەرزوو بەکاریان هێناوە و شارەزاییەکی باشیان لەسەر کۆکردوێتەوە. بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە تا چەند لە ڕووی زانستی سەردەم لێکۆڵینەوە بۆ ئەو خۆراک و جادەرمانانە کراوە تا چەند ئەو زانیاریانەی لەسەر ئەو پێکهاتانە بۆمان گوێزراوەتەوە ڕاست و دروستیان سەلمێنراون. بۆ وەڵامی ئەو پرسیارانە ڕوودەکەینە کۆلێژی پزیشکی زانکۆی هەولێری پزیشکی هەتا دەگەمە ژووری پرۆفیسۆر کاوەت زەیی سەرۆکی بەشی دەرمان لەم زانکۆیە یادگاری 6 ساڵ خوێندنم لێرە بیر دەکەوێتەوە. نۆژەنکردنەوەی بەشێک لە هۆڵەکانی خوێندن و ڕاڕەوەکان نەیانتوانی وەساتی خۆش و ناخۆشی ناو ئەم کۆلێژەم لێ بشێوێنێ. تۆجان ئەو دەرمانانە کە پیانەوتێت جیا دەرمانی لە ڕووی زانستیەوە ئەمانە دەرمانن یان هەرجیایەکەن وی لە حقیقەتدا سەتای 25 ئەو دەرمانانەی کە لە بازاڕیان لە جیهاندا بەکاردێن ئەسلەکەی هەر جا بووە بەڵام ئەو دەرمانانیان دەرهینا لە جیایەکان جیا ناتوانین بڵێین دەرمانە هەتا ئەگەر توێژینەوەی زانستی لەسەر نەکرێ بزانین تا چە حەدێک فعالیت هەیە و جوعەکەی چەندە و بۆ ماوەی چەند بەکاربینی ینی کە بوو بە دەرمان ئەبێ هەموو ئەو شتانەی دیار بێت دەبی خۆی ئەبێ حەقە دەبی ئەو دەرمانەیە ئەوە جای لەسەر حیوانات بکرێتن لەسەر زوو مشت بکرێتن بزانین ئەو دەرمانانێت فعالیتی هەیە نا دوای بێ سەر ساید ئەفێکتی هەیە نەبزانین کاریگەری لاوەچی زانبی هەیە نا و جوعەکەشی بینەوە بۆ ماوەی چەندیش ئەوەش کە ئیسپات بوو کە ئەوە فعالیتی هەیە دەبتە دەرمان بەس بە شەرتێکیتە دەرمان کە جوعەکەی بزانین چەندە و تا چ حەدەشیش تەسەمومیان تۆکسیتەکەی تا چ حەدەکە ژاراوی بوونەکە کەواتە ئەم دەرمانانەی کە ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە هەیە لە ڕووی ئەو دەرمانەی جیایانەوە هەمووی تاقی نەکراونەتەوە تو ناتوانین هەم بڵێن باشە ناتوانم بڵێن چکە ئەوەی توێژینەوە لەسەر نەکرابی سپار نەکرابێت ئەوە دەرمانێ بەحقەت هیچ هەوڵێک هەبوو لە کوردستان کە توێژینەوە بکرێت لەسەر ئەم ڕۆکانی خۆمان بە تایبەتی دەرمانە جیایەکان ماشاءالله کوردستان زۆر دەوڵەمەندە بە جای توبی و لە کۆلی کۆرەجی خۆشمان دێها توێژنەوەمان کە لەسەر ئەو دەنەباتانەی کە لە ڕێن مفعالەتی و بالفعل هەشتی بەس ئەوەش ئەوەندە کافی نییە برێ ئەو دەرمانەیە
بەسوودە بۆ ئینسان دەبی تێچی تکەی لەسەر بکرێتن مەسەرەن ئێوە جارێ تەڵەبەشی دکتۆرامە لەسەر دەرمانی سەرەتان ئیش کرد یعنی جیاچی سەرەتا ئیش کرد دەرچوو خەلای سەرەتانی دەکوژیتن بەس ئەمە معنای ئەوە نی بەڵێ ئەو جیا بەکار دێن بۆ یەکسەر دەبی توێژنەوەی لەسەر کرێ بزانێت چ مادە چیتایە چەند شتی تێدایە و فعالەتی چەندە و تەسەمومی ژەهرای بوونی چەندە ئەو دەرمانە جیایانی کە ئێستا هەیە بە بڵین ئەتوانێ ببێتە جێگرەوەی دەرمانەکانی تر یان ئەبێ هەردووچان بە هاوتەری بە یەکتری بڕۆن هەتا دەرمان هەمی بەڕێی من هەتا دەرمان نەبی دەرمان بەکاربیێنی چکە دەرمان توێژنەوەی لەسەر کرایە ئەتوکە جای دەی خۆی ئەتۆ ڕاستە ئەوەی ئیشی خۆی دەکات بەس لەوانێت چەند مادەشتکە کتابی زەرەکی لەوانێت ئێستا بەجار نەکردی کەنجی بەجار دەکەی خاستن ئەگەر کەمیەکی زۆر بخۆی بماوەکی زۆر تۆرجان بەشێک لەم دەرمانە جیایانە هاوڵاتیان وەکو چارەسەرێک بۆ نەخۆشیەکانیان بەکاری دێنن و بەشێکی تریشیان بۆ بە تەندروست هێشتنەوەی لەشیان ئیتریان بۆ زەعیفکردنی خۆیان یان بۆ ئێڵەن ئالاسز ئێمە تووشی نەخۆشی نەبین ئەم جیا دەرمانیانە دەکرێت بۆ ئەو مەبەستە بەکاربهێنرێت والله خۆی جیایانەی کە دەرمانی ئەو شانەتی لە ناتوانێت ئەگەری نەخۆش بەکاربێتن هەرکو پێم گوتیە هەر جیایەک ئەگە توێژینەوە لەسەر نەکرابێتن کە ئسپابی ئەو فعالێتی هێناک بەکاربێنرێتن و جورعەکەچی وێنرێتەوە ئەتو هەندە قەی ناکەندە دەرمانەیە ئەندە جیا هەیە مەسەڵکو خۆراک بەکارێنی حتا ئەوانش بابڵێن بۆ نمونە زەنجەبیل کە زۆر جار لە خواردن بەکاردێنن و هەندێک ڕۆژانە لێخۆنەوە دەڵێن زەنجەبیل سوودێکی زۆری سوودیە بەڵام لە حقەتدا زەنجەبیل ئەگە زۆر خۆی توێژنەوەمان کە دیسە لە کورزەکەمان دەرچوە تیتری ینی هۆرمۆن تایرۆید زیاد دەکات کە ئەوەی هۆرمۆنی تایرۆید زیادکە ئەوەی هەیبتن ئەوەی غودەی هەبی خراپتریشان و هەروە لەوانێ ماوەی زۆر بەکاربیێت ئەچی دەست هەرمۆنات بکاتن لەباندێ ئەمن نەسیحەتم نیە ئەوانەی کە دەیخۆن زۆری بخۆن بە کەمیەشی معقول بیخۆن باشترە کەواتە ئەوانش کە مادام چوونە قاڵبی دەرمانەوە بێگومان ئەگەوەکو دەرمان بخۆ دەبی تحدید بکرێت چەند جورعەکەی چەند بخورێتن و لوماوەی چەندیش مەسەن ڕۆژە جارێک 2000 یان 3000 یان 4000 مەسەن و زۆر کەسی شەیە بەڕاستی پێدام ڕێم ئێستا دەرمان دەخۆن جای دەخۆن بۆ زەعیبوونەوە ئەوە ئەو دەرمانانەی خۆی ئیسپات و عیلمی ئەو شتانی کە خەڵک زەعیب دەکاتەوە تەسیر زۆر لەسەر ئەو عێ دەمەوێ و قەلبوانە هەیە لەوانەیە کەسێک ناکەم و دەرمانە بەکاربێت بە شێوەیەکی گشتی با ئەو فرسەتە قۆزیمیەوە بۆ ئەو مۆزوعان هیچ دەرمانێک هەیە خەڵک زەعیف بکاتەوە لە ڕووی زانستی و سەلامەت بێت وڵای هیچ دەرمانێک دی پێ بڵێم زۆربیان تەسیر لەسەر دڵ و لەسەر زەخت و ئەوان دەکات ئەو دەرمانە بەسەندەکەیە مەسەرەن دەڵێت چەورەکەی ناهێت چەوری ساز بێتن سەمعای ئەوە تا حەدەشی ڕاست ڕێت دەچێت بەڵام لە هەمان شێوە ڤیتامینە توشتی لێکەمەکاتەوە لەوانێت جۆر و کوالیتی ئەو یادەرمانانی کە ئێستا لە بازاڕەکان هەن ڕێنمایی پێویست بۆ بەکارهێنانیان چۆنیەتی بازرگانی پێوەکردنیان لەگەڵ ئەو بڕوانامانەی کە زۆرێک لە فرۆشیارەکان لە دوکانەکانیان هەڵواسیوە پرسیاری ئێمە بوو لە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر علادین نەقشەبەندی کە ڕاگری کۆلێژی دەرمانسازیە لە زانکۆی هەولێری پزیشکی. دەرمانی جیایی دەرمانی سروشتی هەروەکو دەرمانی کیمیاوی وایە کەوا پێک دێ لە پێکهاتی کیمیاوی ئەو پێکاتە کیمیاویانە احتیمالە ژمارەیەکی زۆر پێکاتی کیمیاوی لە یەک زیاتر بی لەبەرەوەی نەخێر هەموو کەس ناتوانانی بە ئارەزووی خۆی بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ سەرچاوی زانستی بزانی چی تێدایە ئەو دەرمانە جیاییە و دەبی چۆن بەکاربێ و بە چ شێوەیەک بەکاربێ بۆ چمە بەستەک بە بەکاربێ پێویستە بگەڕێتەوە لای پزیشکی پسپۆر یان دەرمانساز بۆ ئەوی بزانی کە ئەو جیایە بۆچی بەکاردێ زۆر کەس دەڵێ یاخود مەفهوم هەیە مەتەلەم گوێس لە شێوەی مێشک دەچی مەتەلەن وەڵا بۆ مێشکی باشە بامیە مەتەلەن لە شێوەی کلێ دەچی بۆ کلێی باشە یاخود موادی لینزی تێدایە وەکو بامیە یان هەندێک دەرمانی لینزی هەیە وەکو پلەنتاگۆ مەتەلەن لەبەرەوەی لینزە احتیمالە لە بۆ چۆک و مەفاسڵ و ئەوانە باشە یعنی مەفهومە غەڵەتانە هەیە بەڕاستی کە خەڵک بەداخەوە دەبێتە سەبەبی بەکارهێنانی ناسروشتی و نادروست بۆ دەرمان زۆر جار وایە
دەرمانی جیایی هەر وەکو دەرمانی کیمیاوی پێویستە پشکنینی بۆ کرابی پێویستە دڵنیابین لەوەی کە ئایا ئەو دەرمانە بەڕاستی ئەو دەرمانەیە کە لەسەری نووسراوە یاخود دیاری کراوە و ئەو دەرمانە ئایا چەند خاوێنە پیوریتەکەی چییە و تەرکیزەکەی پێویستی ئەسەیەکەی چەندە ینی نسبەی دەرمانی پێویستی چەند تێدایە ئەو وەختی دەتوانین بڵین ئەوە دەرمانەکی دڵنیایی لێی بۆی بەکاری بینین وەکو دەرمان ممارسەی مهنەی فرۆشتنی یاخود تەداولی دەرمانی سروشتی یان دەرمانی جیایی وەزارەتی تەندروستی بەرپرسە دیاری بکات چێ دەتوانی ئەو کارە ئەنجام بدات و ئەوانەی بەڕاستی کە هەندێک دەبینین یان بیستومانە کە خولی تایبەتیان دیتووە بۆ ئەوەی بتوانن ئەو مهنەیە ئەو کارەی ئەنجام بدەن ئەو خولانە تەنها بۆ تەقوێتکردنی معلومات و بۆ زانیاری زیاتر وەرگتن دەربارەی ئەوەی بەڵام ڕێگایان پێنادە بۆی مارەسەی مهنەی بکەن پێم خۆشە ئامۆژگاری هاوڵاتیان بکەین کە دەرمانی سروشتی هەر وەکو دەرمانی کیمیاویە ڕاستە بەکارهێنانی و پەیداکردنی ئاسانترە لە دەرمانی کیمیاوی هەر لەبەرەوەی مەشاکل و یاخود بڵین بە خراپ بەکارهێنانی زۆر زیاتر لە دەرمانی کیمیاوی دەبی دڵنیابین کە ئەو دەرمانانە لە سەرچاوی باوەڕپێکرا و ئامادەکرابن و بڕەکەی و جۆرەکەی دیاری کرابی دەرمانەکە متمائین کە چی تێدایە و چۆن بەکاردەی پێشەوەی بەکاری بێنین بەبێ زانیاری هیوامان وایە کەس بەکارینێنی لەبەرەوەی نەک سوودی نابی بەڵام احتیمالە زۆر زیان بەخشبی هەر بگاتە ڕادەیەکەوە مەترسی لەسەر ژیانی خەڵکیدا بن. دەمەوێت بڵێم زانیاری دروست و ڕۆشنبیری تەندروستی هاوڵاتیان هۆکارێکی زۆر گرنگی بە تەندروستمانەوەی لەشمانە چونکە تا چەند زانیاریمان هەبێت لەسەر ئەو خۆراک و دەرمانانەی بەکاریان دەهێنین نەخۆشی و ناخۆشی کەمتر دەتوانێت زەفەرمان پێبێنێت دەبێت ئەوەش بزانین کە دەرمان هەر دەرمانە ئیتر گیایی بێت یان کیمیایی.